سڵاو خۆشەویستان لە بڕگەی وەڵامدانەوەی پرسیارەکان لە خزمەتتانە. بەڕێزێک نامەی بۆ ناردووم و دەڵێ سڵاو مامۆستای بەڕێز، هیوام باشی و سەلامەتیتە. زۆر دەستخۆشی درێ دەکەم بەڕاستی خزمەتی گەورەت کردووە بژی. منیش زۆر سپاس دەکەم پێزانینەی بەڕێزتان، زۆر مەمنون. پاشان نووسێتی مامۆستا من زمانی ئینگلیزیم تەواو کردووە، بەڵام هێشتا باش نیم بۆ قسەکردن. چۆن باش ببم؟ لە ڕاستیە لە ماوەی ساڵانی ڕابردووە لە خولەکانمان چەندین دەرچووی بەشی ئینگلیزی لای من بەشداری خولی ئینگلیزیان کردووە و ئەوەی من تێبینیم کردووە کێشەی ئەم بەڕێزانە ئەوە نییە کە وشە نازان، کێشەیان ئەوە نییە کە لە ڕووی ڕێزمانەوە باش نین، کێشەیان ئەوە نییە کە نازانن بخوێننەوە. زۆر جار کێشەی پرۆنانسیشنیشیان زۆر نییە وەک لەوەی کە فێر کراون یان کاتێکە لە قاموسا گەڕاون ترانسکریپشنەکان خوێندوێتەوە ئەزانن سەوتەکە چۆن دەرەبڕێت. بەڵام هاوکات ئەمانە کێشەی گەورەیان هەیە لە گوێگرتن و لە قسەکردنە. بەڕێزان بۆ ئەوەی بتوانین قسەکردنمان باشکەین سەرەتا پێویستە گوێگرتنمان باش بکەین. بۆیە مامۆستای بەڕێز، ئەگەر تۆ بەشی ئینگلیزی تەواو کردووە و ئەتەوێ توانای قسەکردنت باشکەی، من ئەم دوو ڕێگایەت پێڵێم. تکایە ئەم دوو ڕێگایە تاقیب بکەرەوە. سەرەتا بابەتێک پەیدا بکە کە نووسینێک بێ و دەنگی لەگەڵ بێ و هەوڵ بە گوێ لە دەنگەکە بگرێ، یەکەم جار، دوو جار، سێ جار، بێتاقەت مەبە. بۆ نمونە چیرۆکێکە کە دەخولێکی پێچێت، سێ جار گوێ لێ بگرە، بەدڵنیایی هەر جارێکە گوێگری زیاتر گوێتەکرێتەوە وشەی زیاتری تایە کە ئەیناسیتەوە، کە نیشانی ئەوەیە کە تۆ گوێت ڕانەهاتووە. پاشان بابەتەکە بخوێنەرەوە وشە گرنگەکان تەماشا بکە و هەوڵ بە لە نووسینەکە تێبگە. دوای ئەوە چەند جارێکی کەش ئەو دەنگە دووبارە بکەرەوە بە مەبەستی ئەوەی کە ئەم جارە کە گوێت لێبوو تێبگەیت. پاشان تۆ ئەمە کە هەوڵت لەگەڵیاوە ئەمە تێگەی دیسان شتەکانی تر هەر تێناگەی، بەڵام ئەمە بە یەک ڤیدیۆ دوانە، تو ئەبێت لەسەر ئەمە بەردەوام بی و ئەگەر لەسەر ئەمە بەردەوام بووی بە دڵنیایی پاش ماوەیەک ئەگەیتە ئەوەی کە کەم لە زۆربەی دەنگەکان تێگەیت و ئەتوانی زیاتر خەریکی بابەتێک بیت کە نزیک بێ لەیەکەوە. بۆ نمونە ماوەیەک تەنها کۆمەڵێ چیرۆک بخوێنەرەوە، یان ئەو ماوەی کە متابعی هەواڵەکانەکەی هەوڵ بە مەچۆ بۆ بابەتی تر، یان تۆ حەزی لە بابەتی مێژوویە و لە یوتیوب زیاتر بۆ بابەتانە گەڕیت کە مێژووی، تکایە مەچۆ لەسەر بابەتی تر، هەتاوەکو لەم بوارە ڕاهێنانێکی باش دەکەی مێشکت ڕایەت بە بیستنی وشەکان ڕاستەوخۆ و ماناکەی بێتە خەیاڵ. و تۆ پێویستە ڕاهێنان بە مێشکت بکەی، ڕاهێنان بە گوێکانت بکەیت دەنگەکان بناسێتەوە. ئەمە گرنگترین ئەرکی تۆیە هەتاوەکو هەر کارێکی تر. ئەگەر هاتوو لەم قۆناغا بەوەی کە دەنگەکان بناسیتەوە و تێبگەی سەرکەوتوو بوویت، پاشان زۆرتر ڕاهێنان کە لەسەر ئەوەی بەردەوام لە خەیاڵەکان تا بە زمانی ئینگلیزی قسە بکەیت. بەدڵنیایی کاتێک کە قسەکەی هەڵەکەی، بەڵام گرنگ لەوایە لەبەری تۆ ئەساسیاتی زمانەکە ئەزانی و بەردەوام لە فێربوونەوە بەردەوام لە گوێگرتنای هەر خۆت کە قسەکەکی ڕاستە و خۆجاریا ئەزانی کە ئەمە هەڵەیە یان یەکسەر زانی ڕاستەکەی بۆیە چی بووتایە. بۆیە هەوڵ بە زۆر لەبەر خۆتەوە بە زمانی ئینگلیزی قسە بکە، هەوڵ بە لە خەیاڵەکان تا بە زمانی ئینگلیزی قسە بکە، هەوڵ بە قسەی سادەی خەڵک لە خەیاڵەکان تا وەربژێڕە بۆ سەر زمانی ئینگلیزی. ئەمە هاوکاری تەکا بۆ ئەوی زوو فێر ببی بە ئینگلیزی قسە بکەیت. بەدڵنیایی کاتێک ئەتوانی بە ئینگلیزی قسە بکەیت کا پێشتر زۆر گوێت لە ئینگلیزی گرت بێ و بەدڵنیایی ئەوە وەکو مستەحیل وایە، واتە زۆر ئەستەمە تۆ بەبێ گوێگرتن بڕۆی بەس بە فێربوونی قەواعید یان وشە لەبەرکردن تەمرینکەی لەسەر قسەکردن و بتوانی دوای قسە بکەی بە شێوازێکی باش. داواکارم کە مامۆستایانی زمانی ئینگلیزی ئاگایان لە ئەو بابەتانە بێت کە ئێمە لە پیجی ئاوات ئەکادمی لە چەنەڵی ئاوات ئەکادمی بڵاوی ئەکەینەوە و هەروەها ئێمە لە وێبسایتی ئاوات ئەکادمی واتە www.awatacademy.com کۆمەڵێ کۆرسی زۆر باشمان ئەبێ لە ئایندەیەکی نزیکە ئاگاداری بڵاوەکەینەوە بە دڵنیایی کۆمەڵێ لە کۆرسەکانی زمانی ئینگلیزیمان زۆر گونجاو بن بۆ مامۆستایانی زمانی ئینگلیزی تاوەکو بتوانن پەرەیەکی باش بە توانای قسەکردنیان بن، بۆیە ئەتوانن بابەتەکان تاقیب بکەنەوە بەشداری بکەن. ئێمە لە خزمەتتانین، هیوادارم وەڵامدانەوەی ئەم پرسیارانە جێگی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. هەر شاد و سەرکەوتوو بن.